بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئەندامانی دڵسۆز و ماندوونە ناسی کۆمەڵی دادگەری کۆمەڵەکەتان بە قۆناغێکی هەستیار و گرنگدا تێدەپەڕێت گۆڕای ئەو هەموو ئاستەنگانەی بۆمان دروست دەکرێن بەڵام ئێمە ئەم قۆناغە بە سەخت نازانین چونکە پێشتر زۆر قۆناغی سەخت و دژوارمان تێپەڕاندووە بۆ نمونە ئێمە کە مامۆستا عەبدولباپیر دەستگیر کرا دەستەیەک هەڵبژێرلا لە سەرکردایەتی کە کۆمەڵ بەڕێوە ببەن دەستەی کارگێڕی ڕۆژێک لە ناڕەحەتیەکانە بێپارەی وای بۆ هێنان کۆبینەوە کە چی بارەگایەکی کۆمەڵ داخەین و چەند ئۆتۆمبیلی بارەگاکان ئەوانەی خۆشمان بفرۆشین بۆی بتوانین ئیدامە بە کاری کۆمەڵ بدەین دانیشت بووین ئەو سێ کەسە کە بەڕێوەبردننی کۆمەڵمان لەو ناڕەحەتیەدا کەوتو بە سەرشان کە وەرەق قەڵەممان بەدەستەوە بوو چی بارەگا داخێنی چووی ئۆتۆمبیلێ بفرۆشین تاکو هەندێک پارە بێت دەستمان بارەگەکانی تر و تەلەڤیزیۆنی کۆمەڵی پێوە بەڕێوە ببین ئەلەو کات لە دەرگایاندا پیانکار محەممەد ئیشێکمان پێێتە کە چوومە دەرەوە پیاوێکی خێرخواز بوو سێ دەفتەریە نابوو تیمتمانم بە تۆیە بۆ کۆمەڵی دادگەری چوومە ژوورەوەتم برایان قەڵەم و وەرەقەکان هەڵگرن لایەک سێ دەفتەری هێناوە توانین سێ مانگێ بیبەینە سەر لە ئێستادا چەند ڕۆژێکمان ماوە بۆ ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کۆمەڵەکەتان پێویستی بە دڵگەرمی و ماندووبوونی زیاتری ئێوەیە تا پێکەوە بتوانین ئەوەی نەیارەکانمان چاوەڕێی دەکەن بیکەنە خەون بۆیان و پێیان بڵێن نیازی لاوازبوون و نەمانی کاریگەری ئەو هێزە چاکەخوازە مەبن خوشکان و برایانی ماندوونە ناسم لە ڕابردوودا هەر کارێکم کردبێت ئەرکم بووە لە هەر جێیەک بوو بێتم خۆم بە خزمەتکاری ئەم کاروانە ئیسلامیە زانیوە و ئامانجی من نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان و بەهێزکردنی پێگەی سیاسی و پەیوەندیەکانی کۆمەڵی دادگەریە لە بەغداد بۆیە لە ئێستادا باشترین کارێک بیکەین ئەوەیە منیش و ئێوەش دەست لە ناو دەست پشت بە خودا چاومان بخەینە سەرخستنی لیستەکە و دەرگا بە دەرگا تاک بە تاک داوا لە خەڵک بکەین دەنگمان پێ بدەن تا ئەم قۆناغش بە سەرکەوتویی تێپەڕێنین دووبارە بەو پەڕی لێ ڕابینینەوە داواتان لێ دەکەم گرد و تۆزی ناومێدی لەسەر دەروونتان بتەکێنن وەکو هەمیشە بەورە و ئیمانێکی پتە و دامەزراوەوە هەموو وزەی خۆتان بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 285 بەخەرج بدەن ئێمە دژی زوڵم و غەدر و زیلەتی